پرۆژە یاساکانی زیرەکی دەستکرد عێراقیوێران دەکەن. زیرەکی دەستکرد پرۆژە یاسایپی ئامادە دەکرێت. پرۆژە یاسا بە زیرەکی دەستکرد ئامادە دەکرێت. کێ دەتوانێت پرۆژە یاسا ئامادە بکات؟ چۆن پەرلەمان دەبێتە ماترسی بۆ سەر هاوڵاتیانی عێراق. لە جیهاندا قورسترین کاری دەوڵەتەکان دانانی یاسایی مۆدێرن و پێشکەوت و بێکەم و کورتیە. بۆ ئەوەش پەرلەمانکاری یەکەمی ئامادەکردنی یاساکانە. ئامادەکردنی یاساکانیش دەبێت سەرەتا با پرۆژە بێت. سەرچاوی یەکەمی پرۆژە یاساکانیش پەرلەمانتارانن. بەڵام لەم خولەی پەرلەمانی عێراقدا بەشێک لە کاندیدە دەرچۆکان هەر زمانی عەرەبیش نازانن و زانیاریان لەسەر پرسە یاساییەکانیش نییە. یەکێک لە پەرلەمانتارە دەرچۆکانی نەوەی نوێ لە وەڵامی کەسێکدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێت بە ChatGPT پرۆژە یاسا ئامادە دەکەن. ئەم تێگەیشتنا بۆ ئامادەکردنی پرۆژە یاسا و دەرکردنی یاسا ڕەنگە یەکێک لە گەورەترین مەترسیەکان بێت لەسەر داهاتووی عێراقیەکان بە کورد و عەرەب و نەتەوەکانی دیکەشەوە. هاوڕێکانی و کاندیدە دەرچۆ بێئاگان لەوەی کە پرۆژە یاساکان بە ChatGPT ئامادە بکەن و دەڵێن ئاگادار نین. بەڕاستی زۆر هینی سۆشیال میدیاوانە هینی یعنی ئەعتیبار نییە. دەستان خۆش بە هاوڕێیان ئەوی کە پێویست بوو لەسەر ئەو بابەتی ئەمڕۆ ئەوی کە پرۆژە یاساکانمان بە ChatGPT ئێمە لە بەغدا پێش من ئاگام بەڵێ بەڕاستی من ئاگام لە شتیوانەیە هاوڕێ بەڕاستی زۆر سپاس دەستان. ئەو پەرلەمانەی ئەم کاندیدا لە 4 ساڵی داهاتوودا کاری تیادا دەکات. لە خولی ڕابردوودا کە لاوااسترین خولی بووە 69 یاسایان دەرکردووە یان هەموار کردووە. لە کاتێکدا لە خولی پێشتردا 91 یاسای دەرکردووە. دوو خولەکەی پێشتریش لە هەر یەکەیاندا زیاتر لە 200 یاسای پەسەند کردووە یان هەموار کردوێتەوە. شارەزابوون لە زمان و یاسا و لە بواری تایبەتمەند یەکێک لەو خاڵە لاوازانە دەبێت کە خولی نوێی پەرلەمانی عێراق ڕوبەڕووی دەبێتەوە کە چەند مەترسیەک دروست دەکات. گرنگترینیان شێوەندنی دۆخی وڵاتە بەهۆی نەشارەزابوون لە یاساکان و ڕۆڵی پەرلەمانتاران.